بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بڕیارەکەی موقتەدا سەدر بۆ دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتارانی لە پەرلەمانی عێراق لایەنە سیاسیەکانی عێراقی تووشی شۆک کردووە لە نوێترین کۆبوونەوەشدا کە کەمێک پێش ئێستا بەڕێوەچوو چوارچەوەی هەماهەنگی باز لەوە دەکەن ئەوان لەگەڵ لایەنەکانی تر هەوڵ دەدەن کە پرۆسی پێکێنانی حکوومەتی نوێ و حکوومەتێکی نیشتیمانی دەست پێ بکەن لە بەرنامەی مرۆ قسە لە سەرۆکاری دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر لە پەرلەمانی عێراق دەکەین و ئایا دوایەوە بارودۆخی عێراقچی بەسەردێ و ئایا پەرلەمانتارانی ڕەوتی سەدر پێویستیان بەوەیە کە دەست لە کارکێشانەوەکەیان لە پەرلەمان دەنگی لەسەر بدی یاخود تەنها بە واژۆکنی سەرۆکی پەرلەمانی عێراق ئەندامێتیان لە پەرلەمان کۆتایی پێدێت و ئایا سیناریۆکان چین و هەڵبژاردن دووبارە دەکرێتەوە یاخود بڵین پەرلەمان هەڵدەوەشێتەوە بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر جەلال حەسەن شارەزای کاروباری عێراق لە ستودیۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە زانا ڕۆستایی پارێزەری ڕاوێژکار و ئەندامی پێشووتری پەرلەمانی عێراق تاوتوێ پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین دکتۆر جەلالێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێزت هۆکاری ئەم بڕیارەی سەدر کە بڕیاریدا 73 پەرلەمانتاری لە پەرلەمانی عێراق دەست لە کارکێشانەوە هۆکارەکەی چی بوو و بڕیارەکە هەموو لایەنەکانی تووشی شۆکیش کردووە؟ ئەم کاتە ئێوە بینەرانیش باش لە ڕاستیان مقتەدا سەدر زۆربەی هەنگاوەکانی بەم شێوەیە مازانین پرۆسی سیاسی عێراق لە دوای انتخاباتەوە بەتایبەت لە دوای تەستیقی دادگای اتحادی بۆ نەتایجەکان زیاد لە 6 مانگە پرۆسەیەکی ڕاوەستاوە بەشێک لە ڕاوەستانەکە پەیوەندی بە مقتەدا سەدرەوە هەیە و بەشێکشی پەیوەندی بە هێزە سیاسیەکانی ترەوە هەیە بۆیە ئەوەی کە با بڵێن لە بەیاننامەکەی سەدر و جەماعەتەکەی خۆیانە ئەویان ئەلان کردو کامە لەبەر خاتری خەڵکی عێراق ئەمان خۆیان کردوتە قوربانی بۆ خەڵکی عێراق بەڵام ڕاستە دەوێت سەدر بەوازهێنانی ئەندامەکانی بۆ وازنەهێنانی ئەندامەکانیشی یاریەکی قورسەکات وەڕەنگە ئەم خوێندنەوەی زۆر سادە بێ بۆی کامی ئیتاری تەنسیقی بۆ نمونە کەوتویانە ئێمە تر هەوڵەین بۆ لە مەولا حکوومەتێکی خزمەت گوزار پێک بێنین بەمانایە کە ئێترەوان ساحەکە بۆیان چۆڵ بوو بێ پێم وایە ئێستا هەرە بربەستە گەورەکەیە بۆ بەردەم ئەوان لە ڕاستیە مقتەدا سەدر زۆر بە ئاسانیە و ساحەیە چۆڵ ناکە لەوانەیە هەر حکوومەتێکیش بێتە سەرکار دوای ئەمە چەند بەس بۆ وای کرد لە بنەڕەتە ئەوەی خۆیان دەڵێن خۆیان کردوتە قوربانی لە پێنا و گەلەوە خودی مقتەدا سەدر دەڵێ و بۆ دەرخستنەوەی وڵات بوو لە چارەنووسێکی نادیە دەڵێ ئەم هەنگاومان ناوە بەس هەنگاو بنەڕەتێکە پێ دوایە چییە ئەوەی کە وای کردووە سەدر ئەو بڕیارێکی قورسیش نییە بڕیارێکی قورسە بەنسبەت سەدرەوە چونکە با بڵێن یەکەم دەنگی عێراقیە ناوە لە ڕووی ئەندام پەرلەمانەکانەوە 73 ئەندام پەرلەمانی هەیە کوتلەی هەرە گەورە بۆ تا ماوەیەکی زۆریش بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە لەوانەیە بێ پەیامێک بگەێنێ کە بەبێ سەدر ئێوە هەگەر حکوومەتیش پێک بێنن حکوومەتێکی لاواز پێگەێنن خۆگەر سەدر خۆی و با بڵێن شوێن کەوتەکانی بیانەوێ هەر حکوومەتێکی داهاتوو فەشەل پێ بێنن و تووشی شەلەلی بکەن زۆر ئاسانە هاتنە سەر جادەیان لەگەڵ جەماعەتی تشرینەکانی پێشووکە ئێستا ئەوانش جۆرێک لە بێزاریان پێوە دیارە حکوومەت ینی بەگشتی نەیتوانێت و خەدەماتی باش پێشکەشکە خەڵک تا ڕادێکی زۆر بێزارە 6 مانگە حکوومەت پێک نەهاتووە تەسەوەر کە حکوومەتێک لەم هەموو ژینگە خراپەیە پێک بێ بێ چۆن حکوومەتێک بێ بۆیە لە ڕاستیە ئەمە تەسەورەکەم پستانێکی گەورە لەسەر حکوومەتی داهات و دروست بڕیارەکەی سەدر شۆک بۆ چوارچێوی هەمانگیوە بۆ هەتەنەت هاوپەیمانەکانی بە بارزانی و حەلبوسی شۆ پێ دوێ وەکو شۆک ئەگەر با بڵین پێشتر پێم وایە پەیوەندیەک هەبوو لە نێوان بارزانی و مقتەدا سەدرا و لە بینی تەحالوفی ئەوەی محەممەد حەلبوسی و هەموو بەڵە سیادا بەڵام ینی شۆکە لەوەیە بوو کە ئەم پێشتر ڕایگەیاند بوو کە احتیمالای هەنگاوێکی ئاوا بنێ بەڵام لە ئێستاە ئەوەی کە هەموو لایەنێکی شۆک کردووەیە کە ئایا ئەو سیناریۆنەی داهاتوو دێن چی ئەبن ئێستا ساحەکە زۆر کراوەیە بەڕووی ئەگەرێکی نادیارە کە ئەگەرەکان ڕەنگە نێگەتیڤ بن و ئەگەری دیاری پۆزیتیڤیش ینی بەڕاستی گۆمەکەی بە شێوەیەک شڵەخانوەکە تەنانەت لەوانەیە ماسی و بۆ قیژلێک گیانەکەینەوە تیا هێندە ئاڵۆز بووە خوێندنەوەکان زۆر گرانن ناتوانانی بە هیچ شێوەیەک بە تەواوەتی بڵێ ئەم هەنگاوە لەبەر ئەم هەنگاوی ترە و داهات و عێراق چۆنە ڕوات بەڵام بە دەکی دەگەر بێتەوە داهات و عێراق بەرە و ئەوە بڕوا کە شوێن کەوتوانی خۆی بێنێتە سەرجادا ئەمە لەواچێ عێراق پشلەقێنێ و سەقامگیری تێک بات سوپاس دەکەم دەگەڕێم وڵات کاک زانە سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت بەڕێستان وەکو شارەزایەکی یاسایی وەکو پارێزەرێکی ڕاوێژکاریش دەمانەوەی خوێندنەوەیەوەمان بۆ بکەی کە دوێنێ سەرۆکی پەرلەمانی عێراق نامەی دەست لە کارکێشانەوەی 73 پەرلەمانتاری ڕەوتی سەدری پەسەند کردووە ئایا بەوە ئەندامێتیان کۆتایی هاتووە یاخود پێویستی بەوێ لە ناو پەرلەمان ئەم دەست لە کارکێشانەوەیە دەنگی لەسەر بدرێت بە ناوی خوای گەورە میهرەبان سڵاو ڕێز بۆ میوانی بەڕێست و بۆ بینەرانی ئازیزیش
طبعا بابەتێکی گفتوگوی لەسەرە لە نێوان شارەزانی بواری یاسایی و لە دوێنێشەوە گفتوگۆی زۆر کراوە و لێ دوای زیاد درراوە بەڵام ئێمە وەکو شارەزار لە کاری پەرلەمانی و لە کاری یاسایش ئەزانین ئەو یاسایی کە لە کاتی ئیستیقالەکردن کاری پێدەکرێت پێگوتری یاسای ژمارە 39 ساڵی 2007 هەموار کراو یاسای گۆڕینی ئەندامان لەم یاسایە بەڕوونی ئەو ئەحکامانە دیاری کراون کە لە چه حاڵەتێکدا ئەندامێتی لە پەرلەمانی عێراق کۆتایی پێدێت کۆمەڵێک حاڵەتی داناون لەو حاڵەتانەی خوارەوە ئەندامێتی تەواو دەبێت لە پەرلەمانی عێراقیەکی لەو حاڵەتانە وەفاتکردنە یەکێ لە حاڵەتەکان ئیستیقالەکردنا یەکێ لە حاڵەتەکان ئەوەیە کە پەرلەمانتارێک پۆستێکی حکومی وەربگرێت پۆستێکی جێبەجێکردن وەربگرێت لە حکوومەت یا لە سەرۆکاتی کۆمار لە حاڵەتێکی ترا بۆ نمونە پەرلەمانتارێک مەرجێک لە مەرجەکانی ئەندامێتی لە دەست بداوەکو ئەوی مەشعل جبوری بەسەری هات یان حاڵەتێکی تر ئەگەر هاتو بڕیارێکی دادگا بڕیارێکی بنبڕ لە جینایەتێکە ئابروبەر بێت بەرامبەر بە پەرلەمانتارێک درابێت ئەم حاڵەتانە ئەو حاڵەتانن کە ئەندامێتی کۆتایی پێدێ لە پەرلەمانی عێراق پێویستیشی بە هیچ زۆرە دەنگدانێک ناکە و سەرۆکی پەرلەمان تەنانەت دەستەڵاتی ئەوەی نییە دەستە کارکێشانەوەکان ڕەت بکاتەوە مافی ئەوەی نییە بەڵام دەتوانێت قبولی بکات کاتێکە ئەندامەکان دەستە کارکێشانەوەن پێشکەش دەکەن و ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی ئەو خولەی ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق چەند کەسێک دەستە کارکێشانەوەی خۆیان پێشکەش کرد و بەواژووی سەرۆک قبول کرا و بەی شێک نهاتە ناو پەرلەمان بۆ دەنگدان لە سەریش بۆ نمونە عەمار جەبر و ئەسعەد العیدانی و لەیث الدلێمی ئەوانە سێ لەو ئەندام پەرلەمانە نەبوون کە لەم خولەی پەرلەمان دەستە کارکێشانەوەی خۆیان پێشکەش کرد و سەرۆک واژووی لەسەر کرد و چوە بواری جێبەجێکردن پێویستی بە دەنگدان نەبوو. باشە کەواتە کاکزانە ئێستا پەرلەمانتارانی ڕەوتی سەدر لەم خولەی پەرلەمانی عێراق تەواو کۆتاییان هات هیچ مافێکی ئەندامونیان لە پەرلەمان نەماوە ئەگەر بڵێن بیانەوێ پەشیمانیش بنەوە کۆتاییان هاتووە لە پەرلەمان؟ بەڵێ بێگومان بەپێی ئەو یاسایە کە باسم کرد ئەندامێتیان کۆتایی پێهات و لەبەر ئەوەی ساڵێکی پێنەچوو تەمەنی ئەندامێتیان تەنانەت هیچ ماف و ئیمتیازاتێکی خانەنشینی پەرلەمانتاریش نانگرێتەوە ئەگەر ساڵێک تێپەڕی باە بەسەر ئەرشی ئەندام پەرلەمانێتیان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەوجا بۆ ئەوەی کە سوود وەربگرن لە مافی خانەنشینی وەکو ئەندامی پەرلەمان ئەو کات پێویستی بە دەنگدانی زۆرینەی ئەنجومەنی نوێنەران هەبوو بەڵام لەبەرێک کەمتر لە ساڵێکە ئەو خولە دەستی بەکار کردووە بێبەش دەبن لە مافەکانی خانەنشینیش وەکو پەرلەمانتار مەگەر لە وەزیفەکانی خۆیان کە پێشتر لە وەزیفەیەک بوونە و خزمەتیان تاو بێت بەپێی ئەو وەزیفەیە خانەنشین بن بەڵام بە سفەتی پەرلەمانتار ناتوان تەنانەت خانەنشینیش بن هەم مافەکانیان لەو ڕۆوە لە دەست دەدەن و ناتوان پەشیما بنەوە لە دەستەکار کێشانەوەکەشیان پاشەوەی کە واژووی سەرۆکی لەسەر کرا. باش ئەی کاکزانە کێ دەچێتە شوێنیان بڵین ئەوەنێکی ئێستا 73 پەرلەمانتار کورسیەکانیان چۆڵ بووە کێ دەچێتە شوێنیان؟ بەپێی یاسای هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق بە ڕوونی دیاری کردووە کە عێراقی دابشکە لەسەر کۆمەڵێک بازنەی بچووک تەنانەت پارێزگاکانیش دابشی چەند بازنەیەک بوون هەر بازنەیەک وەکو یەکێکی سربەخۆ مامەڵەی لەگەڵ کرا ئێستا ئەو کەسێک کە لە بازنەیەکی دیاریکرا و دەستی لە کار کێشاوەتەوە لە هەمان بازنا کۆمیسیۆن ئەو کەسە دیاری دەکات کە ژمارەی دەنگەکانی لە هەمووان زیاترە لە نێوان دۆڕاوەکان واتە براوەیەکمان هەبوو ئەو براوەیە ئێستا دەست لە کار کێشایەوە کۆمەڵێک کەسیکە بوون براوە نەبوون دۆڕاو بوون لە هەڵبژاردن بەڵام کامیان دەنجی لە هەمووان زیاتر بوو ئەو کەسە ئەبێتە بەدیلی ئەوەندام پەرلەمانە بەبێ ئەوەی ڕەچاوی ئەوە بکرێت لە کام لیستە یان لە کام حیزبە ئەوە هیچ ناگرێتەوە بەی شێوەیەک ئێمە ئێستا لە بەردەم حاڵەتێکی سەیری دەبین لە ئەنجومەی نوێنەرانی عێراق کە تیایدا ژمارەیەک ئەندام پەرلەمانی سەرکەوتوو بە دەنجی خەڵک واز دێنن ژمارەیەک ئەندامی تر دەبن ئەندامی پەرلەمان کە ئەسڵان دەنجی پێویستیان بەدەستنەی نابوو بۆ ئەندامێتی پەرلەمان کۆمەڵێکی براوە دەکشێنە دواوە کۆمەڵێکی تر کە خەڵک پێیان ڕازی نەبوو دەنجی پێنەداون ئەوان دێن دەبن ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق جا بیر لەوە بکەوە ئەو پێکهاتەیە ئەنجومەی نوێنەرانی عێراق
پێکاتێکی چەند لاواز دەرەچێت لە ڕووی ئەوەی کە خەڵک دەنج بەو کەسانە نەدابوو و براوە نەبوون ئێستا ئەوان هاتنە ناو پەرلەمانی عێراق. بەڵێ دەگەڕێم وڵات سەرەوەش دەکەین ئایا دوایەوە پێدەچێت پارلەمان هەڵبۆشێتەوە و هەڵبۆشانەوەی پەرلەمان ئاگەر پارتی و سونەکان هەمە هەنگاو بنێن پەرلەمان هەڵدەوەشێتەوە دێم وڵات کاکزانە دکتۆر سەبارەت بە هاوپەیمانی ئەو هاوپەیمانی کە بەناوی هاوپەیمانی ڕزگارکردنی نیشتیمان پێکێنرابوو هاوپەیمانەتێکە نەما دوایەوە بڕیارەی سەدر چونکە دەستی سەرۆکایەتی پەرلەمان دابشکرا بوو پەرلەمانی عێراق بەپێی ئەوە پەیمانەتەوە ویسیان هەنگاوی تر بنێنەوە بوو کە نەیانتوانی بۆ دەستنیاکردنی سەرۆک وەزیران سەرۆک کۆمار ڕاستە لە ئێستا پارتی دموکراتی کوردستان با بڵێن تا ڕادێک مووقفی خۆی یەکلایی نەکردوێتەوە چۆنەکە و چیەکات بەڵام بە حتمی با بڵێن اختیارێکی زۆر کەم هەیە کە گوای ئەوان دامانی ئەوانش دەست لە کار بچێشنەوە بەس ئەمە اختیارێکی زۆر زەعیف ئەوەی کە هەیەوەیە کە پارتی دموکراتی کوردستانیش دیسانە بچێتەوە ناو مفاوزاتەوە بەتایبەت تا ڕادێک لێرەوە لەوانەیە مەلەفی بینی پارتی وێکێتی تا ڕادێکی زۆر ئاسانتر بێت چونکە ئەو هێزە گەورەی کە پارتی پشتی پێوە یابوو بۆ پێکێنانی حکومەت و وەرگرتنی سەرۆکی کۆمار و ئەوانە ئەو پشتەی نەما چونکە 73 ئەندام پەرلەمان وازیان هێناوە بۆیە ڕەنگە ئەمە تا ڕادێک مووقفی پارتی بەرامبەر بە یەکێتی لاواز بکە و ڕەنگە چانسی یەکێتی بۆ وەرگرتنی سەرۆک کۆمار و وردە ڕەوانەوەی ئەو زمانی بینی یەکێتی پارتی ئاسانتر بێ بۆش هەرماوەیە لەمە پێشپاوڵ تاالبانی لەگەڵ مەسوول بەرزانیان دانیشتووە ڕەنگە تەوەرێک لە باسەکە ئەمە بوو بێت چونکە ئەوان پێشتر وەکو پارتی ئاگاداری بەشێک لەم هەنگاوانە بوون بەس ئەوەی کە ئێمە دەیبینین بڵین سەدر ئەوە کشایە و بەس پارتی لە کۆتاییدا هیچی دەستکەوت قسە لەسەرەوەیە کە زیانی بەرکەوتووە هەر لە دوورخستنەوە شارجێباریە لە پرسیدادگای فدراڵی سەبارەت بەنەوە سووتانی لقی بەغدایان مشک بارانکردنی هەولێر و نادنی درۆن بەرداوام بۆ هەولێر هیچی دەستکەوت لەوەی پەیمانێتی لە کۆتاییشدا کە سەدر جێهێشتن دوور نییە ینی بەڵێن بەشێک لەوەی کە هۆکاری واسێنانی سەدریژەوە بێ کە پێیوا بوو ئەو مەلەفاتانە باتە دەسەر حکوومەتێکی تر چارەسەریان کەنەک ئەو حکوومەتێک کە بە سەرۆکاتی سەدر پێک دێت چکەوانە مەلەفی قورسن ینی دادگای فدرالی کاتە لەسەر نەوت بڕیارەیە و نەوتی هەرێمی کوردستان بە ناسایی لە قەدەغاکە چێ نەوتی هەرێمی کوردستانە نێرێتە دەرەوە هەر پارتی دموکراتی کوردستان نیە کەسێتەری تەواوی بەسەر ناردن دەرەوەی نەوتا هەیە بۆی ئەمە تەسەور کە لەوانەیە بەشێک لە هۆکارەکەیەوە بوو بێت کە ئەم مەلەفە ئاڵۆزانە هەمویان باتە دەست حکوومەتێکی داهاتوو کە حکوومەتێکی تا ڕادەیەکی زۆر لە ڕووی دەنگی خەڵکی شەوە لاوازە و حکوومەتێکە خەڵکیش بایکۆتێکی زۆری انتخاباتی کردوتیایە کۆی دەنگدەران زۆر کەم بوون ینی بە وەکو شەرعەتێکی لاوازی هەیە و ئەم 73 ئەندامەش کاتێک وازەهێن و کۆمەڵێک ئەندام کە دەنگیان لەمان کەمترە دێنە پێشەوە حتمما ئەو شەرعەتە لاوازترەکە بەنسبەت تەحالوفی سیادەوە لە ئێستا اختیارەکانی ڕوونا شوێنی خۆی وەرگرتووە سەرۆکی پەرلەمانی وەرگرتووە و هەر پۆستێک لەمە زیاتر وەربگرێ پێی وایە بەڵێسی با بڵێن کورسی هەیە بۆ خۆی بەڵام هەر کورسێک لەمانە زیاتر چەند وەزیری کێستە زیانی کرد لە هاوپەیمانێتەکە ئێستا بڵێ هەر نەژما هاوپەیمانێتێکە تاوە کۆتایی هات بە نەمانی سەدر لە پەرلەمان هاوپەیمانی ڕزگاری نیشتیمان هاوپەیمانە سێ قۆڵێکە زیانە کاتیەکان ینی ئەو زیانانی کە ئێستا دوورمەودانین زیانی با بڵێن نزیک مەودانەوە تەبەن پارتی دموکرات ڕەنگە زیانی گەورەی بەرکەوت بەڵێ جێگری سەرۆکی پەرلەمانی هێناوە بەڵام سیناریۆکانی تری بەرەو لاوازی ئەڕوا لەوانە هێنانی سەرۆک کۆمار و بوونی وەزارەتی باش لە وەزارەتی خارجی بێ خود وەزارەتی مالیە دواتر وەرگری ئەمانە هەمووی چانسی تا ئێستا تا ڕادێک لاواز بووە یەکێتی نیشتمانی بە حکمەوەی کە پێشتریشە لەگەڵ ئیتاری تەنسیقیا ئیشی کردو پێێت چانسی زیاتر بێ بۆ کۆمەڵێک پۆستی تر و پۆستی سەرۆک کۆمارش بەتەکیید بۆ یەکلای بێتەوە بەڵام تەحالفی سیادە تا ڕادێک ئەتوانین بڵێن ئەو پۆستانەی ویستێتی بەدەستی هێناوە پۆستی هەرە سەرێکیان بریتی بوو لەوەی کە با بڵێن سەرۆکی پەرلەمان بەدەست بێنن و حتمما بەدەستیانە ئێستا هەر پۆستێکی لەوە زیاتر بەدەست بێنن وەکو شتێکی زیادە وایە بەڕێز چی وایە کرد کە سەدر ئەو بڕیارە بدات و لێک جابنەوە هاوپەیمانێتە بڵێن ئێستا هەر نەما هاوپەیمانێتەکە بەڵێ هاوپەیمانێتەکە ئێستا لە هەڵوەشانەوەی چکۆلایەنە سەرۆکی بریتی بوو لە ئەوەی مقتدا سەدر بەس بۆچی سەدر ڕۆیشت ئەوانمانەوە بڵین پارتی و سوونەکانمانەوە بێکەوە نەیانتوانی تا کۆتایی بێکەوە بن بڵین خەلەکە لە سەدر لەلایەنەکانی تر خۆی سەدر با بڵێن کەسایەتیەکی سیاسی تا ڕادەیەکی زۆر متەقەلیب و بێبارە لە حاڵەتی سیاسیە زۆر جار ناتوانانی چۆن ینی خوێندنەوە بۆ قەزەی سەدر خوێندنێکی زۆر گرانە وەکو لایەنە سیاحەتن بەگشتی ینی سیاست لە عێراق خوێندنەوە بۆی تا ڕادەیەکی زۆر ئالۆزە و ئەبێ کۆمەڵە معادلاتی زۆر لەبەر چاوت بێ لە معادلاتی ناوخۆی و ئیقلیمی و تاریخی و شەرعەتی شاخ و شعرێ یعنی ئەمانە هەمووی معادلاتن لە مەوزوعەکە بەڵام لە هەمووشان زیاتر مقتدا سەدر بۆ خۆی کەسایەتێکی ئالۆزە یەک شتێکیش کە لە ڕەوتی سەدرا تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵێن جێی نیگەرانیەوەیە کە
هەموو ئەندام پەرلەمانەکانی دەوری سەدر و هەموو کەسایەتەکانی دەوری سەدر شەرعەتی خۆیان لە مختەدا سەدر ئابینەوە بۆیە زۆر ئاسایی یعنی ئامادەی دەست لە پۆستی ئەندام پەرلەمانی هەڵگرێت لە بەرخاترەوەی کە مختەدا سەدر وتوێتی چونکە پێیان وایە ئەوان هیچ نین بۆ خۆیان نەگەر بە تاک بن مختەدا سەدر ئەو کەسەیە شەرعەتی یاو بمان بۆیە بینی حرەکەیەکی جەماهیری تا ڕادەیەکی زۆر استراتیژ نادیارە و ئێستاش لەوە نادیارترەوەی کە ئایا هەنگاوی دوای ئەمەی سەدر هەنگاوەکانی تری چی ئەبێت جۆرە تۆڕەبوونێکی زۆر لە سەدر بەدی دەکرێت لەوەی کە نێتوانی حکوومەتی نیشتیمانی پێک بێنێت هەتا لەوەی لەماوەی لە یانگرانیشی تووڕە بووایە بەڵێ بڕیارەی پەرلەمانیشیدا کە بکشێنەوە لە پەرلەمان تۆڕەبوون و نیگەرانی دڵشکاویەکی زۆری پێوە دیارە ڕاستە خۆی پێوەی دیارەوە تۆڕەبوونەکەشی لە ئەندامەکانی خۆی تا ڕادێکی زۆر کاوان هوتافیان بۆ کێشا و ناوی سەدریانە هێنا بەڵام ئەو لەوەش تەنانەت بێتاقەت و بێزار بوون پێم وایە ڕەنگە دەروێشەکانی شێر تووڕەوە بەتاشیت وایە یعنی من پێم وایە سیفەتی کەسایەتی خۆی وەکو مختەدا سەدر ڕۆلی کاریگەری هەیە لە ڕووداوەکانە ڕەنگە کۆمەڵی ڕاوێژکاری هەبێت کە دوورمەودا کۆمەڵێک شتی استراتیژی بۆ بچێشن و پێیان وا بە اختیارەکانە خەنە بەردەمی بەڵام من پێم وایە کەسایەتی مختەدا سەدر خۆی پێویستی بە خوێندنەوەی زۆر قوڵ هەیە یعنی کەسایەتێک لە تاریخی خۆیان بخوێنیتەوە خاوەنی شەرعەتێکی گەورەیە باوکی خاوەنی شەرعەتی گەورە بوو مامی خاوەنی شەرعەتی گەورە بووە ئەویست ئامۆزاکەی بێنێتە پێشەوە بیکا بە سەرۆک وەزیران هەنگاوێکی لە پڕی ئاوای ناوە حتمما خوێندنەوەی قوڵتریەوە بووی سوپاس دکتۆر کاکزانە سەبارەت بە هەڵوەشانەوەی پەرلەمان پێرەچێ سەرکێشی ئەم دۆخە سەرکێشێت بە هەڵوەشانەوەی پەرلەمان و ئەگەر بۆ چ کاتێکدا پەرلەمان هەڵدەوەشێتەوە ئایا پێویستی بە چەند پەرلەمانتارە ئەگەر پەرلەمانی عێراق هەڵبوەشێتەوە بێگومان حاڵەتێک لە حاڵەتە چاوەڕوانکراوەکان ئەوە بوو کە پەرلەمان هەڵبوەشێتەوە بەڵام ئەوە لە کاتێکدا بوو کە هاوپەیمانی ڕزگاری عێراقی کە هاوپەیمانی سیادە و پارتی دیموکراتی کوردستانیش لەگەڵ سەدرەکان هەمان هەڵوێزبان و کۆمەڵێک ئەندام پەرلەمانی سربەخۆوانە چوو وایە پاڵیان نیوە زایدێژی ئەندامانی پەرلەمان دەستیان لە کار چێشا بایەوە ئێمە لە بەردەم هەڵوەشانەوەی پەرلەمان بووین یان ئەبێ بە ڕێگا دەستوریەکەی کە لە ڕێی سەرۆکی کۆمار و سەرۆکی وەزیرانەوە داواکاری هەڵوەشانەوەی پەرلەمان پێشکەش بکرێ و ئەندامانی پەرلەمان زۆرینیان ڕزامەندی لەسەر بدەن بەو شێوە دەکشێتەوە کەواتە هەڵدەوەشێتەوە یان هەڵوەشانەوە لە ڕێگای داواکاری سەرۆک کۆمار و سەرۆکی وەزیران و ڕزامەندی پەرلەمان یان بە فعلی نەمانی نیسابی قانونی نیوە زایدیەک دەستە کار بچێشتنەوە پەرلەمان دەیتوانی هەڵوەشێدرێتەوە بەڵام پێناچێ ئەم سیناریۆ بۆ ئەو بێ کە پەرلەمان هەڵبەشێندرێتەوە زیاتر سیناریۆکە ئەوەی لێ خوێندرێتەوە کە بارودۆخێکی ئیقلیمی و نێودەوڵەتی و نێوخۆی هەبوو کە سەدرەکان هەرچەندە زۆرینەی هەڵبژاردنیان بەدەست هێنابوو بەڵام ڕێگریان لێکران نیانتوانی حکوومەت پێکبینن ئێستا ئەو دەرفەت دەرەخسێنێ بۆ پێکهێنانی حکوومەتێک کە حکوومەتێکی لاواز دەبێت چونکە بەردەوام شەقام بەدەستی تەیاری سەدری وەیە و دەتوان کێشە بۆ حکوومەتە دروستکان ئەگەر لە پەرلەمانیش نەبن ئەگەر لە ناو حکوومەتیش نەبن بەڵام شەقامی عێراقی شەقامی بەغدا هەر وەختێک ویسیان بە سەدان هەزار کەس دەڕژێت لەسەر شەقامەکان و دەتوانن ژیانی سیاسی لە عێراق پەک بخەن بۆیە ئەگەری هەڵوەشانەوەی پەرلەمان ئێستا من بە دووری ئەزانم پێم وانە ئەگەرەکە بەو شێوێ بێ زیاتر ئەگەر بەرە ئەوەیە کە پرۆسی سیاسی بکەویتە سەرپێی خۆی بەڵام بە لاوازی سەدر دەیوێت پەیامێک بداتە عێراقیەکان و لاەنە سیاسەکان کە فەرمونون ئێوە عێراق بەڕێوە بن بەبێ من بزانین چۆن عێراقتان پێ بەڕێوە ئەچێت من ئەو بابەتە لێ دەخوێنمەوە باشە بەس ئەگەر لە حاڵێک دەگەر پەرلەمانی شەڕ بۆشێتەوە یاسای هەڵبژاردن بە پێی بڕیاری دادگای فیدراڵی پێویستی بە هەموارە یاسا هەڵبژاردننی کە لە مانگی دە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی پێیانجام درە کە باس لەوە کرا بە پێی بڕیاری دادگا دەبێ هەژماری دەستی و ئەلکترۆنی بێ و کارتی بڵێن بایۆمەتری وەکو تاکە بەڵگەنامەیەک بەکاربێنرێت دەبێم هەنگاوانە بندرێن اینجا پەرلەمانەکە بۆشێتەوە بێگومان دەبێ یاسای هەڵبژاردن ئامادە بکرێت لەبەرەوەی هەڵبژاردنش پێشوەختە دەکرێتەوە ئەو هەڵبژاردنە بە یاسای پێشوو ناکرێت لەبەر ئەو بڕیارەی دادگای اتحادی کە کۆمەڵێک ئاماژەی تێدانە بۆ چارەسەرکردنی یاسایەکە ئەو کەم کوڕیانە دەبێت لە یاساکە چارەسەر بکرێت
ئەو زات دەچیت بەرەو هەڵۆشانەوەی پەرلەمان. بەڵێ وەکو باسی پەرلەمانتارەکان کرد کەوان نامەی دەستەکێشانەوەیان قبول کراوە و ئەندامێتیان کۆتایی هاتووە. ئەمە بۆ حاکم زاملی جەگری سەرۆکی پەرلەمانی عێراقی شەڕاستە یاخود ئەو پێویستی بەوەیە لە ناو پەرلەمان دەست لە کارکێشانەوەکەی بخرێتە دەنگدانەوە؟ بە پێی مادەی 12 لە پەیڕەوی نێوخۆی ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەندامانی دەستەی سەرۆکایەتی پێویستیان بە ڕەزامەندی زۆرنی ئەندامانی پەرلەمان هەیە لەوە دەچێت ئەم ڕێکارە بۆ حاکم زاملی بژێردرێتە بەر و کاتێ ڕغبەتی خۆتشیتی بێگومان ئەندام پەرلەمانەکانیش ڕازی دەکات کە دەنجی پێ بدەن بۆی دەستەکات شانەوەکەی خۆی پێشکەش بکات. بەڵێ بۆ جێگر بۆ دەستەی سەرۆکایەتی چ سەرۆک چ هەردوو جێگرەکانی مادەی 12 پێڕەوی نێوخۆ زۆر ڕاشکاوانە باسەوە دەکا کە پێویستە ئەندامانی پەرلەمان بە دەنگدان ڕەزامەندی لەسەر بدەن. باشە وەکو کوتلەی گەورە لە مەودواگە سەدر پاشەکشەی کردووە 73 کورسی هەبوو لە مەودوا چوارچەوەی هەماهەنگی دەبێتە کوتلەی گەورە باسی لەوە دەکرێت بەپێ ئەو داتایانەی کە هەن بڵێن چوارچەوەی هەماهەنگی شیعەکان لە ڕەوتی سەدر سی کورسیەکی بۆ دێت لە ئەنجامی دەزەرکارکێشانەوەیان ئەوان دەبنە کوتلەی گەورە و حکوومەت پێک دێنن؟ بەڵێ بێگومان داتاکان ڕوون و ئاشکرانە کە ئیتاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی ئەوان ئێستا دەتوانین زۆرینەی ئەندامانی پەرلەمان لە دەوری خۆیان کۆکەنەوە و ئەم کوتلەیە ڕابگەرن و پێشتریش ژمارەیەکیان ڕاگەیاندە بوو کەوان خاوەنی ئەو ژمارەیان ئێستا بە ئاسانی دەتوانن ببنە ئەو کوتلەیە کە سەرۆکی کۆمار تەکلیفیان بک بە دیاریکردنی کاندیدێک بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و کار بکات بۆ پێکێنانی حکوومەت. ئەمە ئێستا ڕێکارەکان ئاسانتر بۆ پێم وایە لە پەیامەکەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش کە ئەمڕۆ لە وڵاتی ئوردن لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ڕایگەیاند ئاماژەکەن بەرەو ئەوەنە کە بە زووترین کات لە ڕێی کۆمسیۆنەوە ئەو پەرلەمانتارە نوێیانە دەستیشان بکرێن دیاری بکرێن لە هەموو بازنەکانی شارەکانی عێراق و بێن سوێندی یاسایی بخۆن و دەست بە پرۆسەی دیاریکردنی کوتلەی زۆرینە و ڕۆیشتن بەرەو پێکێنانی حکوومەت بە زووترین کاتی ئیجراعەکان سەریع دەکەن وەکو زاران خاوەخاوی لێ ناکرێت لەبەرەوەی بربەستەکان بربەستە یاساییەکان کەمتر بوونەتەوە. باشە وەکو بڵێن ئێستا دەبێت پەرلەمانی عێراق نامە بنووسێ بۆ کۆمیسیۆن دوای کۆمیسیۆن ئەو ناماناراسی پەرلەمان دەکات ئەو پەرلەمان ئایا لە پشوودا ئێستا دەتوانێت ئەوە بکات یاخود تاکەی پەرلەمانتارانی نوێ شوێنی پەرلەمانتارانی سەدر دەگرنەوە؟ ئێستا پەرلەمان لە پشوودایە سەرۆکاتی پەرلەمان دەتوانێت بە نامەیەکی ڕسمی ئەو دەستە کارکێشانەوانە ئاراستەی کۆمسیۆن بکات و داوا لە کۆمسیۆن بکات ئەو پەرلەمانتارانە دەستیشان بکە کە بە پێی زۆرترین دەنجیان بەدەستێناوە لە نێو دۆڕاوەکان بۆ ئەوی شوێنی ئەوانە بگرنەوە. لەو کاتیش سەرۆکاتی پەرلەمان دەتوانێت داوای کۆبوونەوەیەکی نائاسایی بکە تایبەت بە دەست بەکاربوونی ئەو ئەندام پەرلەمانانە هەرچەندە ئەگەر لە ئێستاشدا لە دەست بەکار نەبن پەرلەمان زۆرینەکەی خۆی هەر هەیە و دەتوانێت دوای پشووی تەشریعی دەست بەکارەکانی خۆیان بکەن. بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر باس لەوە دەکەی سەدر ئێستا لە پەرلەمان پاشەکشەی کردووە ئەی لە حکوومەتی کاربەرەکەی مستەفا کازمی لەوێش لە پۆستەکان بۆچی پاشەکشەی ناکات چکە باز لەوە دەکەیت کە خودی ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران حەمید غزی لە سەدرە خۆی لەناو حکوومەتەکە ماوەتەوە ڕاستە پێ هەر لە پەرلەمان دەکشێتەوە لە حکوومەتی کاربەرەکە ناکشێتەوە خۆی حکوومەتی کاربەڕێکەر وەک بناوەکەشە دیارە و دەروی دەستوریشە حکوومەتەیە کە ناتوانێت ئەو با بڵێن هەموو تەشریعاتی ئەساسی بنێرێتە پەرلەمانۆک و موازنە وەکو هەندێک تەشریعاتی تر کە بیاوێت بۆیە حتا تەنانەت ئەوەی کە قانونی ئەمنی غذاییش کە نەردرابوو لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دادگای فیدراڵی ڕەتی کردەوە و دەسەڵاتی ئەوەی نەدا بە حکوومەتی کاربەرەکە کە تەنانەت قانونی ئەمنی غذاییش کە زۆر زەرورە بۆ عێراق بە حسابی با بڵێن حکوومەتی کاربەرەکە بەڵام ڕێگەی لێ گیرا بۆیە من پێم وایە سەدر بۆ خۆی وەک دوو مەلەفی جیاواز سەیرێم دوو بابەتاکە پێی وایە کە ئەم پەرلەمانی ئێستا توانێت حکوومەتێکی 4 ساڵە پێک بێنێ بەڵام ئەوەی کە حکوومەتی کاربەرەکە هەر ئێستا کارەکانی خۆی تەواو بوو بۆیە مانەوە لەویا تا ڕادەیەکی زۆر کاریگەری زۆری نابێت لەسەر ئەم بڕیارەی سەدر با بڵێن و باشە بەس پێشتر ئەو حەمید غزی ئەمداری گشتی ئەنجومەنی وەزیران وتیان دەستی لە کارکێشاوەتەوە لە کاتێک کابینەکەی عادل عەبدولمەهدی بۆی خۆپیشاندنەکان دەستی لە کارکێشاوە ئەویش نامەکەی نووسی و بەڵام هەر بەردەوامە لە
پۆستەکەی وە باز دەوەکی کە لە 1970 پۆستەکانی ئێستای حکوومەتەکەی مستەفا کازمی هی ئەوە پەیمانەیە سێ قۆڵیان کە لە 1940 سەدرە خۆی بەڕاستی با بڵێن قووەتی سەدر لەوەیە کە توانیوێتی لە کۆمەڵێک شوێنان لە جونگەکانە جێگەی خۆی بکاتەوە بەڵام ئەوەی کە هەیە با بڵێن بۆ حکوومەتی داهاتوو ئەم بڕیارە دراوە و ڕەنگەمانەوەی ئەوانیش تا ماوەیەکی زۆر دوور و درێژ نەبێ ئەمە چانسێگایاتە ئەوەی کە حکوومەتی کاربارەکەریش تەمەنی کورتتر بێتەوە چونکە ئەگەر بێت و ئیتاری تەنسیقی بتوانێت لە ماوەیەکی کورتە حکوومەت پێک بێنێ ئەندامانی سەدر کە لە ناو کابینەکەشا بن تا ڕادەیەکی زۆرەوە ئەوانیش دەسەڵاتێکی وایان نامێنێ هەندێک کەسیش هەیە لێت ڕەنگە هەرسەر بە باڵن تەیاری سەدری بن بەڵام وەک کەسانێکی هەمیشەییان لێ هاتووە لە هەندێک لە پۆستەکانە چونکە ئەمانە وەکو کەسێکی پیشەیی کاریان کرد بێ ڕەنگە زیاتر لەوەی وەکو کەسێک سەر بە یەکێک لە تەیارەکانی ناو ساحی سیاسی بن بۆیە هەندێک کەس لەوانە ئەمێننەوە بەڵام بەگشتیەکەی ینی کاربەڕێکەرە ماوەیەکی زۆری نەماوە بە تەسەوری من ئەگەر هەنگاوەکان بەم شێوەیە بڕواڵۆزی زیاتر نەکەوێتەوە ڕەنگە لە ماوەی مانگی داهاتوو یاگێک دوو مانگی داهاتوە بە تەواوەتی حکوومەت پێک بێ و ئەم چەقبەستوی عێراقیش تا ڕادەیە کۆتایی بێ بەڵام ئایا ئەمە کۆتایی ڕێگاکەیە من پێم وایە سەرەتای ڕێگایە بۆ سەدرەکان و ڕەنگە بتوانن زۆر بە ئاسانی ئەم حکوومەتی کە هەیە پەکی بخەن دیارە هەنگاوی داهاتووی سەدرە و خوێندنەوانەی کەن چیرەکە هەراوە بای کۆتە چکەی سەبارەگەکانشی داخستۆ بارەگە سیاسەکان هەندێک تەنە هەندێک بارەگەی ئاینی مۆزەخانە و ئەوەی کە تایبەتە بە ڕەوتەکەی پێ دوایە پەنادەباتە بەر خۆپیشاندانی بەرفراوە ئەوە یعنی ئەو خوێندنەوەیشی بۆ کرا کە داخستنی بارەگەکانی جۆرێکە لە پاراستنی بارەگاکانی لە ئەو شەڕی کە احتیمال هەیە لە داهاتوە لە عێراقا دروست ببێ ینی تا ڕادێکی زۆر گەرم لایەنگرانی بێنێتە سەرجادا کە لایەنگرانی زۆرن و تا ڕادێکی زۆر لایەنگرانیشی زۆر دڵسۆزن بۆی حتمما لە بەرامبەر ئەمە یا ڕەنگە بارەگاکانیان بسووتێن ڕێ ڕەنگە زەرەدی زۆری پێ بگا ڕەنگە کێشەی زۆریان بۆ دروست بێ بۆیە لە ئێستاوە پێم وایە داخستنی بارەگاکان وەگەوا خوێنرێتەوە کە ئەمە هەنگاوی داهاتووی سەدر دەرەخا بەوەی کە ڕەنگە خۆپیشاندانی گەورە لە مولە ئەنجام بات بەڵام ئەوشمان لەبیر نەچێکە لە ڕووی جەماوەرەوە ئەحزابی تر ئیتاری تەنسیقی ئەوەی تەحالفی فتح لە ناویانە دەوڵەتی قانون ئەمانە بۆ نمونە دەوڵەتی قانون خۆی 8 ساڵ دەوڵەتی لا بووە 8 ساڵ حکومەتی لا بووە ئەمە قوڵایەکی هەیە لە ناو حکومەتە لە هەمان کاتە کەسانی سیاسی مخەدرەم و دیارن بۆیە شوێن کەوتەشیان زۆرە ئەوانش وەکو تەیاری سەدری بۆیە ئاسان نییە بڵێن بە تەواوەتی تەیاری سەدری بتوانێت ساحەکە کۆنتترۆل بکە بەڵام ئەگەر بێت و لایەنگرانی هەردوو لا بێنە سەرجادا و هەردوو لا بیانەوێ با بڵێن وەک عەرەب خۆیڵ ینی ئەزەڵاتی خۆیان دەرخەنەوە و کاتم پێم وایە عێراق بەرە و حاڵەتێکی زۆر لەوە خراپترە چەکە ئێستا هەیە بەتایبەت ئەگەر هەمومانەوەمان لەبەر چاوبێکە گرانیەکی زۆر ڕووی لە عێراق کردووە بەهۆی ئەو ئەزمە جیهانی کە هەیە و شەڕی رووسیا ئۆکرانیا و کۆمەڵێک قەیرانی ترمان هەیە لە عێراقا سەرڕایەمەش قەیرانی سیاسی و سەرڕایەوەش هاتنە سەرجادەی شوێنکەوتوانی موختەدا سەدر و کۆمەڵێک ئەزمەی تر من پێم وایە عێراق بەرە و تا ڕادێک چارەنووسێکی خراپ و ناسەخامگیرێکی سیاسی بێت لێرە ڕۆلی ئێران ڕەنگە تا ڕادێکی زۆرێک لاکەرەوە بێ لە مۆزوعانەیە ڕەگە ئێران بتوانێت تا ڕادەیەکی زۆر قەنەعات بم لایەنە سیاسیانە بکە هادیانەتر مامەڵە بکەن لەگەڵ واسێنانی سەدرا و مامەڵە نەکەن کە سەدریان بە سەدر لەبێت توانایی وەلانراوە بەڵکو وا مامەڵی لەگەڵ بکەن کە سەدر وەک قوربانیەک خۆی پێشکەش بە خەڵکی عێراق کردووە. باڵ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورت و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. ئۆڤێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجیناڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتترۆلی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر
تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەموو شتێک تەواوە. گوڵە بە ڕۆژە زۆر باشە، ئێستا لەسەر ڕێگای کڕین. زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە. شێرکۆ نەبێ نەیێنی. گوڵە بە ڕۆژی شێرکۆیان نەبوو. گوڵە بە ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ. هەر تامەکەی جارانی هەیە. گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە. لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە. دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە تەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێسترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2. هەستە بڕۆ و بەرە داگیرسێنە. ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور. ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاکزانە سەبارەت بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش کە پێشتر بە پێی ڕێکەوتنی و پەیمانی سێخۆڵی پێکاتە بوو ئەوە پۆستەکانیان دابش کرده بوو. ئەوەش پێ دوایە گۆڕانکاری تێدا دەکرێت لە سەرۆکی پەرلەمان جێگیری یەکەم و دووەمی. بێگومان کە ئێمە جێگیری یەکەم شوێنەکەی بەتاڵە بێ بەڕێز حاکم زاملی کە دەستە کارشێشانەوەی پێشکەش دەکات و ئەندامانی پەرلەمان قبولی دەکەن بە زووترین کات ئەبێ ئەم پۆستە پڕ بکرێتەوە. ئەم پۆستەش بێگومان بیر لەوە دەکرێتەوە کە گەورەترین کوتلەی ئێستای ناو پەرلەمان چێە کاندیدی خۆی پێشکەشەکە ئەگەر تەوافقی لەسەر کرا پێشتر لە نێوان کوتلە پەرلەمانیەکان ئاسان ئەگەنا چەند کاندیدێک پێشکەشەکرێ و کامیان زۆرینەی دەنجی بەدەستێنە ئەوە ئەبێتە جێگیری یەکەمی سەرۆکی ئەنجومەی نوێنەرانی عێراق. ئەم پۆستەس پۆستێکی هەستیار و گرنگە و ڕۆڵێکی باڵای هەیە لە بەڕێوەبردننی کارە کارژێڕیەکانی ناو ئەنجومەی نوێنەرانی عێراق بۆیە ناکرێ بە بەتاڵی بمێنێتەوە. باش ئەوەکو لیژنەکانی پەرلەمانیش کە دابش کرابوون ئەو بزانم 25 بۆ 26 لیژنەیە پەرلەمانی عێراق ئەوانی شەرگۆڕانکاریان بەسەردادێت کە ئێستا سەدرەکان پاشەکشیان کردووە دووبارە لیژنەکان دەبێت تەشکیل بکرێنەوە. بەڵێ بەشەشی زۆر لەو لیژنانە لە سەرۆکایەتی لیژنەکان بە تایبەتی یان سەرۆشی یان جێگریان سکرتێری لیژنەکە بەدەستی ئەو پەرلەمانتارە نەبوو کە دەستیان لە کار کێشاوەتەوە بۆیە ئەبێ ئەو لیژنانە سەر لە نوێ لە نێو خۆیان کۆبنەوە و یان کوتلە سیاسەکان دانیشن ئەم سەرۆکایەتیانە سەر لە نوێ ڕێک خەنەوە بە شێوەیەکی گونجاو لەگەر ئەو نەخشە سیاسیە کە لە لاو ئەنجومەی نوێنەرانی عێراقدا هەیە. کەواتە کاریگەری دەست لە کارکێشانەوەی ئەو 73 ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقا کاریگەرێکی زۆر دەبێت لە ناو پێکهاتەی ئەنجومەی نوێنەران لە نێو لیژنەکان لە نێو دەستەی سەرۆکایەتی و کاروباری تریش بە دوای خۆی دادێنێت. بۆ نمونە هەرێکی لەو پەرلەمانتارانە نزیکی 16 پاسەوانی بۆ دامەزراوە ئێستا مەجموعیان زیاتر لە 400 کەسە ئەمانەش هەمویان گرێبەستەکانیان هەڵدەوەشێتەوە
و بێبەش دەبن لە مافی پاسەوانی ئەو بابەتانە کەواتە لێکەوتەکانی ئەو بڕیارە لە هەموو ئاستەکان دەچۆن لە ئاستە سیاسەکان هەیە لە ئاستی ئیداریش و لە ئاستی لیژنەکان و لە ئاستی دەستەی سەرۆکاتیش ڕەنگەداتەوە. هەیمنەی ئەو هاوپەیمانە سێخۆڵێک ئێستا دەڵێن کۆتایی پێاتووە لەسەر پەرلەمان بە کۆتایاتنیەوە هاوپەیمانێتی کۆتایی دێت کاریگەریان لەسەر بڕیارەکانی پەرلەمان لەسەر کارنامەی دانیشتنی پەرلەمان کەم دەبێتەوە؟ ئێستا هاوپەیمانە سێقۆلەکە بە شێشی کردداری و بە شێشی فەرمی کۆتایی پێات لە بەرەوەی بەڕاشکاوی بەڕێز مقتدا سەدر بە هەردوو هاوپەیمانەکانی ڕاگەاندووە کە ئێوە ئازادن هیچ پەیوەندیتان هیچ پابندیتان نەماوە لەگەڵ من چۆنتان پێ باشە بە خۆتان ڕەفتارکەن بەڕێکردن ئیزنیدان ئەمە لە ڕاستیدا هەڵوێستی هاوپەیمانەکانی خۆی زۆر لاواز کرد ڕەنگە لاوااسترین لایەنیش لە نێو هاوپەیمانەتەکە لایەنی کوردستانی کە پێکاتی لە پارتی دیموکراتی کوردستان ئێستا بەتەنها مایەوە لە ساحەکە ڕەنگە سونەکان هەر چۆنێک بێت ئەتوانن خۆیان بگرنەوە و ئەتوانن لەگەر چارچێوەی هەماهەنگی کارێک پێکەوە بکەن بەڵام کوتلەی پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە لە هەمووان هەڵوێستی هەستیارتر بێت بۆ هێشتا ئێستا مووقفێکی فەرمی خۆیان ڕانەگەیاندووە چونکە باردۆخکە بە هیچ شێوەیەک لە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراق و لە سەراستی دەوڵەتی عێراق لە بەرژەوەندی ئەوان نەهاتۆتەوە. باشە بەزمادەم باسی ڕۆ سیاسەکەت کرد ئەوە سەدر بۆ ئەوانی بەجێهێشت یاخود ئەوان نەڕۆشتن لەگەڵ سەدر هەم سیادە هەم پارتی یعنی ئەو لایەنە سیاسیانەی کە هاوپەیمانەتیان کردووە لەگەر بەڕێز مقتدا سەدر ئەبێ خوێندنەوەیان بۆ هەڵوێستە سیاسیەکانی پێشووی بەڕێز مقتدا سەدر کردبێ و بزان ئەو خاوەنی بڕیاری لە ناکاوە و کەم شوایە بگەڕێتەوە لای هاوپەیمانەکانی بۆ پرسو ڕاپێکردنیان بەڵام دوای بڕیارەکە ئاگاداریان دەکاتەوە و لێکەوتەکانی ئەوانیش دەگرێتەوە بۆیە کاتێکە ئەو هاوپەیمانەتیان دروست کردوە کاتی خۆیان دەبێت زانی بیتیان ڕەنگە ئەو هاوپەیمانەتیش حاڵەتێکی کاتیبی بۆ وەرگرتنی کۆمەڵێک پۆست لە دەوڵەتی عێراقی بۆ نمونە هاوپەیمانی سیادا بەهۆی ئەو هاوپەیمانە سێقۆڵێت توانی سەرۆکی پەرلەمانم و ژمارەیەک لە لیژنەکان سۆگەر بکە ئیتر ئەو کارێکی وای نەما بەو هاوپەیمانێتیە لە ڕاستیدا لە حکوومەتیش هەر چۆنێک بیت جێخوان دەکەنەوە و ڕەنگە هەروە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش کە توانیت جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەی نوێنەرانی عێراق بۆ خۆی بەهۆی ئەو هاوپەیمانەتیە وەربگرێ بەڵام ناتوانێت وەکو زاران پێداگیری بکات لەسەرەوەی کە پشگیری کاندیدێکی دیاری کراون ناکا بۆ سەرۆکاتی کۆمار و ڕەنگە دەنجی ئەو کاریگەریەی نەمێنێ وەکو جاران بۆ یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکی کۆمار. بەڵێ سوپاس دەکەم کاکزانە دکتۆر سەبارەت بەو کاندیدانە محەممەد جعفەر سەدر ئامۆزای مقتدا سەدر پاشەکشەی کەوتی کاتی کشانەوەی لە بەروژێری یاوپەیمانی سێقۆڵی بوو بۆ پۆستی سەرۆکوەزیران کاندیدەکەی پارتیش لەمە دوایش هەر پاشەکشێ دەکات کاندیدەکان تا ڕادێکی زۆر لەگەر پاشەکشش نەکات دەرچەند چەند ڕۆژە نەمە پێشەوەی بە تەواوەتی براری مقتدا سەدر بێ ئەو ڕایگەیان کە هەرمێنێتەوە وەکو کاندیدێک ڕێبەر ئەحمەد بەڵێ ڕایگەیان کە هەرمێنێتەوە وەکو کاندیدێک چکە دەنگەوەیەک هەبوو لەوەی کە مقتدا سەدر بکشێتەوە لە پەرلەمان بەڵام لە ڕاستیە واقعانە گەلێکی بیتەوە بە پێی ئەو دەنگانەی کە هەیە تا ئێستا ئێتاری تەنسیقی ژمارەی کورسەکانی نزیکەی 200 کە ئەمە تەبەن وە ژمارەی مستەقیلینیش زیایی کردووە کە 53 لەم لاشەوە تەحالفی سیادە و پارتی ئەگەر بەیەکیشەوە بمێننەوە زۆر دەنگەکانیان زۆر نییە نزیکەی ناگاتە سەد بۆیە لە ڕاستی ئەمە توانین بڵێن کە تا ڕادێکی زۆر مووقفی پارتی زۆر لاواز کردووە مووقفی یەکێتی لەمە زۆر بەهێزەوە ڕەنگە بڵێن تا ڕادێکی زۆر ئەوەیەک لایی بوو بێتەوە کە مڕەشەحی یەکێتی بۆ سەرۆک کۆمار نزیکتر بێ لە دەرچوون بەڵام یەکێتی خۆشی دوو مڕەشەحی هەیە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان بەرامبەر مڕەشەحی پارتی ئەگەر بێت و یەکێک لە مڕەشەحەکان نەخشێتەوە ڕەنگە ئەمە کێشە دروست بەس دەبێت دووبارە دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە مادەمەوە تێکس و نام پێم وایە لە ڕووی یاساییەوە هەر یەک جار دەرگاکە کراوەتەوە و دەرگای کراوەتەوە جاری دووەمیش لە بەرەوەی دادگای فێدرالی خۆی مەجالیە دەرگا بکرێتەوە بەڵام بێ بڕیارێکی دادگای فێدرالی جارێکتر پێم وایە دەرگای خۆپاڵەتم کردێتەوە کە ئەمە زەرور نییە بۆیە تەسەورەکەم زۆر کێشەیەک نەبێ کاندیدانەمان هەبێت سەبارەت بە سیناریۆکان باس لە
کۆمەڵک سیناریۆ دەکرێت پێکدادانی چەکداری بێ بۆی سەدر خۆی نزیکەی ئەوزام 100,000 چەکداری هەیە بڵند چوارچێوی هەمانگی ئەوان زیاتر لە 163,000 بۆ 170,000 چەکداریان هەیە ئەو پێکدادانی چەکداریە دوورە احتیمالێکی دوورە بە تایبەت کە باڵێنە مێوارەیە فالح فەیاسکە سەرۆکی حەشدی شعبیە لەگەڵ حەشدی شعبیە کۆبۆتەوە تەبەن تەسریحێکی زۆریەوە لە زەمانی تەسریحەکەی ئەوەی باس کرد کاڵێ ئێمە بە هیچ جۆرێک تەدەخلی هیچ موقیفێکی سیاسی ناکەین ئێمە هەموو لایەنە جیاوازەکان لایەنە سیاسی جیاوازەکان وەکو یەک ئەبینین حەشت بە هیچ جۆرێک نابێتە ئەداتێک بۆ تێکدانی استقراری عێراق حەشت بەدەست حکوومەتەوەیە بەدەست ئەحزابی سیاسیەوە نییە بۆیە نابینە بە بەشێک لەو معادلە خراپەی کە خەڵک تەسەوورەکە لە عێراقا ڕووبە من پێم وایە شەڕی شیعە تا ڕادەیەکی زۆر احتیمالێکی زۆر دوورە هەم مختار سەدر خۆی ناخاتەوە مەترسیە گەورەیەوە کە شیعە بەرە و لاوازی بەرە لە عێراقەوەی تاری تەنسیقیش کە ئێستا ساحەکەیان بۆ چۆڵە حتممە و هەنگاوە گەورەیە نانن وەلە ڕۆلی ئێرانیش لێرە ڕۆڵێکی کاریگەرەکە ئەویش پێی خۆش نییە کە لە ناو عێراقا جارێکی تر شیعە بەرامبەر بە شیعە بتوانن بێنە سەرجادە و ڕوولەیەک بگرن ئەوەی کامێنێتەوە هەنگاوە نادیارەکانی سەدرە لەم بینەیە کە ئایا هەنگاوی داهاتوی چییە بێ من تەسەورەکەم با بڵێن زیاتر لە جاران بێنە سەرجادە ئەمە مافی خۆشیانە و هێزی خۆیان پیشان بن بەس بۆ 4 ساڵی تر ئایا ئەم هەنگاوانەی ئێستایان تا 4 ساڵی تر چیمان بۆکات ئایا 4 ساڵی تر کە انتخابات بکرێ بۆ نمونە مختار سەدر دەتوانێت هێزێکی وا گەورە بێت کە زیاتر لە 100 کورسی 150 کورسی بەدەست بێنەوە توانێت پێدوایمە بکات چونکە ئێستا نرخی کورسی بۆ سەدر لە پێگە عەرەبیەکان بڵاوکرابەوە کە بە 12,000 کورسی بەرکەوتووە لایەن هەبووە بە 89,000 بە 50,000 بە سەدر بە 12,000 کورسێکی پەرلەمانی بردووە بۆ نەخشەی داهاتوی پەرلەمان جارێکتر 73 کورسی دێنتەوە من پێم وایە ئەگەر سەدر خوێندنەوەیکی ورد بکار چەند زۆر دوورە زۆر جار لە خوێندنەوەی وردەوە چون کەس خۆی کەسایەتێکی ئاڵۆزە خوێندنەوەیکی ورد بکە بۆ یاسای انتخابی و ئەوەش کە ئێستا تێکەڵ بە حکوومەت نییە گەندەلەکانی حکوومەت ناکەوێتە سەرشانی و خۆشمان نەزانین جەماوەری شیعی جەماوەرێکی بەسیط و سادەیە ئەم هەنگاوی سەدر ڕەنگە زۆر بە گەورە ببینی ڕەنگە بۆ انتخاباتی داهاتوو دەنگێکی زۆرتر لەوەی کە هەیە بەدەست بێنێ ئەتوانێت استقلالی قانونی انتخابی بکە استقلالی نەزاهەتی خۆی بکە لەم پرۆسەیە و ئەگەر بێت و دەنگەکانی یان کورسەکانی بگەێنێتە 100 کورسی حتمما ئیشی زۆر ئاسانە بێت و ڕەنگە بە ئاسانی بتوانێت ئەوەی کە ناوی ناو ئەغلێبی وەتانی بۆ خۆی بیباتە پێشەوە و تەسەورەکەم کاری زیاتریشی بۆ بکات بەس وەکو حکوومەتی نیشتیمانی زۆرینەی نیشتیمانی کۆتایی هات بە کشانەوەی سەدر ئەو بیرۆکەی کە بوو ویستی لە دوای 2023 کە حکوومەتی تەوافقی هەیە بۆ تێکی بشکێنێ ئەو بیرۆکەیە خۆیم پێم وایە لە ئێستا بۆ چوونەکەی ئەو سەری گرت ئەکە ئەغلبەی وەتەنیە چونکە ئەو دەرچوو تاوا لە پرۆسی انتخابیەوەی کە مایەوە زۆرینەی ئەوەی کەەوە داوایە کرد زۆری کوتلەیەک لە شیعەکان کوتلەیە لە کورد کوتلەیەک لە سونی پێم وایە ساوە هاتە دی بەبێ ئەوەی کە خۆشی تایە بەشدار بێ ئێستا ئەو بەشدار نییە و شیعەکانش حکومەت پێگەێنن بۆیە ئامانجەکەی هاتە دی حکوومەتێک بەبێ سەدر چۆن دەبێت حکوومەتێکی چۆن دەبێت من ئەوەی تەوخۆیەم حکوومەتێکە لاوازە چونکە زۆر بە ئاسانی ئەتوانرێت کێشەی بۆ دروست بکرێت و زۆر بە ئاسانیش دەتوانرێت خاڵە لاوازەکانی بخۆزرێتەوە کەم پێم وایە حکوومەت بەگشتی ئەگەر حکوومەتی محاسەسە بێت یان حکوومەتی ئەوەی کە بە ئینگلیزی پێوترێ پاوەر شێرین تا ڕادەیەکی زۆر حکوومەتێکی لاوازە بێ یعنی ئێستا لە لوبنانە بۆ نمونە لە ساڵی 1942 حکوومەتی لەو بابەتەمان هەیە ئێستا دوای تقریبا 70 ساڵە بینی لوبنان وڵاتێکی وێرانە کارەبا هەیە نە بەنزین هەیە نە ئاو هەیە پارەکەیان زۆر داشکاوە بەشێکی زۆری ئەمە پەیوەندی بەوەیە کە چۆن حکوومەت ئیدارەی خۆی کردووە کە ئەو کۆپیەش لە عێراقا هەیە کە ڕەنگە عێراق بەڵێ دەوڵەتێکی نەوتیە بە زەگەراگای لە خۆی نەبێت لە مستەقبەلی لوبنان نزیکی بکاتەوە باشە بەس وەکو پێشتر کە پارتی ویکێتی لە هەردوو بەرەکە ڕۆڵی یەکلاکرەوان دەبینی دوایەوە هەردووکیان پاشەکشێ دەکەن لەو بڵین ڕۆڵی کە دەیان بینی لە هاوپەیمانی سێقۆڵی بێ لە چوارچێوی هەماهەنگی بێ خۆی ئیتاری تەنسیقی لە ئێستاە زۆر پێویستی بە هەموو لایەکە بەڵام بە تەسەوری من ینی یەکەم هەنگاوی تاری تەنسیقیەوەیە کە یەکێتی و پارتی بە تەواوەتی لێک نزیک بکاتەوە و ڕەنگە تا ڕادێک لەم هەوڵەشە سەرکەوتوو بن بەڵام ئەوەی کە ئامانجی گەورەی یەکێتیە بۆ نمونە بەدەستێنانی سەرۆک کۆمارە ڕەنگە پارتی بۆ ئەمە ئاسانتر لە ئێستا بتوانێت ملبات بۆ بابەتەکە و بەمەش دەتوانین تا ڕادێک بڵێن پەیوەندەکانی پارتی وێچێتی نەک لەسەر ئاستی عێراق بەڵکو وردە لەسەر ئاستی ناوخۆش تا ڕادەیەکی زۆر
بەرەو ئاسایی بوونەوە سەدا بەشکین داهاتی شەڕێک دەکەم لەسەر هەڵبژاردنەوەنەش خۆی بەتاکی دەبێت ڕێک بکۆن چکە هیچ حکوومەتێک بەوێ پارتی وێچێتی نابێ ینی وەک چۆن بۆ نمونە ئەگەر حکوومەتی سەدر لە دەرەوەی بێ حکوومەت پەکەخە پارتی زۆر بە ئاسانی پەکیەکێتی و بە عکسیشەوەکە بەڵێ سوپاس دەکەم کاکزانە چەند پرسیارێکتر بە کورتی سەبارەت بە پێکێنانی حکوومەتەکە چی بۆ کاندیدی سەرۆک وەزیران بێ چی بۆ کاندیدی سەرۆک کۆمار بێ دووبارە دەبێت دەرگا بکرێتەوە چۆنە یاخودەوانی پێشتر چوونە پرۆسەکەەوە ئەوان بەرداوام دەبن بۆ سەرۆک کۆمار بەپێی دوا بڕیاری دادگای فدرالی عراقی تر هیچ دەرفەتێک نەماوە بۆ دووبارەکردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بۆ ئەو پۆستانە بۆیە ئەوانەی کە چوونە ناو پرۆسەکە و ناویان تۆمار کراوە هەر ئەوانە کاندیدن مەگەر کەسێکیان لەمانە بکشێتەوە دەتوانێت بکشێتەوە بەڵام ناتوانانی کەسێک کە زیادکەی و ناکرێت زارش کە دەرگای خۆکاندکردن بکرێتەوە و پێویستیش نییە چونکە هیچ شتێک وا ڕوونەداوە پێویست بەوە بکاتن ئەو کاندیدانە بگۆڕێن گۆڕانکاریەکان لەناو ئەنجومەی نوێنەرانی عێراق بووە لە شوێنێکی تر نەبووە تا ئەو کاریگەری هەبیتن بۆیە هەر ئەو کاندیدانەی کە پەسەند کراون لە دادگا هەر ئەوان دەچن ناو شێبرچەی هەڵبژاردنەکەەوە باشە پرسیارێکتر سەبارەت باینی پەیوەندەکانی هەرێم و بەغدا و بەتایبەت بڕیارەکەی دادگای فیدراڵی دوای ئەو کشانەوەی سەدر بڕیارەکە سەبارەت بەنەوت بڕیارەکەی دادگای فیدراڵی هیچ گۆڕانێکی بەسەردادێت یاخود جێبەجێ دەکرێەوە ڕاگەدای وەزارەتی سامانە سوچەکانی هەرێمیش بوو گوایە سکاڵیان لە هەولێر لەسەر وەزیری سامانە سوچەکان وەزیری نێوتی عێراق تۆمار کردووە و سکاڵاکانی عێراقیان لەسەر کۆمپانە نێوتیەکان دواخستووە بێگومان کشانەوەی ئەو هەفتە ئەندامی پەرلەمانی ڕەوتی سەدر وەکو هاوپەیمانێکی پارتی دیموکراتی کوردستان زیانی زۆر لە پرۆسەیەدا و ئێستاکە پشتی پارتی دیموکراتی کوردستان واڵاترە بێکەسترە لە سەر ساحەی عێراقی و شیعەکان تقریبەن یەکدەنگن لەسەر ئەم مەسەلەیە و سونەکانیش بەشێکی زۆریان تەنانەت ئەوانەی کە هاوپەیمانیشن لەگەڵ لایەنێکی کوردستانی بەڵام ڕەئیان وایە کە بابەتی نەوت و گاز بابەتێکی ئیتیحادیە و پێویستە ئەو بڕیارەی دادگای ئیتیحادی جێبەجێ بکرێ بۆیە بارودۆخەکە وا دەبین وا دەخوێنمەوە کە لە بەرژەوەندی جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای ئیتیحادیە و لایەن حکوومەت هەرێمی کوردستان بارودۆخی باشنی لەو ڕۆوە و ناتوانێت کارتی فشارەشی ئەو تۆی بەدەستەوە نییە پشتیوانەکان و هاوپەیمانەکانی لە بەغدا کەمتر بوونەتەوە لە جاران بۆیە هیچ ئاسوەیەکی ڕوون لە بەردەم پارتی دیموکراتی کوردستان و حکوومەت هەرێمیە کە ئەوان سەرۆکاتی دەکەن بتوانن ئەم قەیرانە بە شێوەیەکی ئاسان تێپەڕێنن. بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان زانا ڕۆستەیی پارێزەری ڕاوێژکار و پەرلەمانتاری پێشووی عێراق لە هەولێرەوە هەروەها دکتۆر جەلال حەسەن شارەزای لە کاروباری عێراق سوپاسی ئامادەبوونتان دەکەین. سوپاس بەوەی بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.